زۆر جارە بیستین فلان کەس بەبێ هیچ هۆکارێک گورچیلەکانی سست بوون و لە کارکەوتن. ڕاستیەکەی ئەوەیە سستبوونی گورچیلەکان ئەنجام و هۆکارەکەی بریتیە لە نەخۆشیە درێژخانەکانی گورچیلە. بەڵام کێشە گەورەکە ئەوەیە نەخۆشیە درێژخانەکانی گورچیلە بێدەنگ و بێنیشانە. ساڵتان لەوێ بەخێر بێنەوە بۆ ڕۆژوزان لەگەڵ دکتۆر هاوکار. ڕۆژی 12 سێدانراوە بە ڕۆژی جیهانی گورچیلە. گورچیلەکان لە 1 ملیۆن چالاکی پێکهاتوون کە پێیانەوترێت نیفرۆنەکان. کاتێک نیفرۆنێک زیانی بەرەکەوێ ئەرکەکە یەکەوێتە سەر نیفرۆنەکانی دیکە. کاتێکم حاڵەتە بەردەوام بێ و زیانی زیاتر بە نیفرۆنەکان بگات پێوترێت نەخۆشی درێژخایانی گورچیلە. ئەم حاڵەتەش حاڵەتێکی مەترسیدارە، مەترسێک گەورەکەشی ئەوەیە کە هیچ نیشانەیەکی نییە. توێژینەوەکان سەلماندویانە کە لە هەر دەکەس یەکێکیان نەخۆشی درێژخانی گورچیلەی هەیە و پێشی نەزانیوە. نەخۆشی درێژخانی گورچیلە لە خۆیەوە چاک نابێت. ئەگەر لەلایەن پزیشکی پسپۆڕەوە چارەسەر و کۆنتترۆل نەکرێت حاڵەتەکە خراپترە بێ و سەرێکێشە بۆ سزبوونی گورچیلەکان. لەگەڵەوەی ئەم نەخۆشە زۆر مەترسیدارە و تێچووی چارەسەرەکەی لە قۆناغەکانی کۆتاییە زۆر گرانە، بەڵام خۆپاراستن لێی ئاسانە. بەم چەند خاڵە ئەتوانی خۆت پارێزی لە نەخۆشە درێژخانەکانی گورچیلە. یەکەمیان چێشی لەشت دابەزێنە. دووەمیان خواردنی تەندروست بخۆ و خوێ لە خواردنەکاندا کەم کەرەوە. سێمیان واز لە جگەرە کێشان بهێنە. چوارەمیان پشکنین بکە بۆ ڕێژەی شەکر و فشاری خوێن. چونکە نیوەی ئەوانەی کە زەخت و شەکریان هەیە نیشانەیان نییە و پێی نازانە. پێنجەمیان بڕێکی باش ئاو بخۆرەوە. شەشەم بەکارهێنانی دەرمانە ئازارشکێنەکانی وەکو پرۆفین و ڤۆڵتارین ئەگەر بۆ ماوەیەکی درێژ و بەردەوام بێت زیانی زۆر گەورە بە گورچیلەکانە گەێنن. حوتەمیان پشکنین بۆ گورچیلەکانت بکە تاکو دڵنیابیتەوە لە چالاکیان. هەر تەندروست بن.